من وەکو کە سوکار هاتوومە بەرەوەی ئەم منتیقەی کە سوکاری خۆمن ئێمە پێمان وایە ئەم جۆرە کارانە کاری دڕندەکانن، کاری مرۆڤ نییە. ئەجینا خەڵک کە لێرەیە لەسەر کشت و کاڵی خۆیەتی لەسەر دێکەی خۆیەتی کارەکە کە لەولاوە تیارەی تورکی فاشی هاتوون ئیدانەی هاتوون لەم منتیقەیە ڕەمیان کردووە لە کەسانێک ڕەمیان کردووە. ئەسڵەن ئەو کەسانش جێگایان ئێرە نییە، چونکە ئێرە بۆ خۆتان نەزانن ینی منتیقەیەکە لە ناوجەرگەی کوردستانایە شوێنێکە شوێنی ئەو خەڵکە هەژار و فەقیرەیە بەڕاستی کە تیاژێ بە بەرچاوی خۆتانەوە ببینەوە گەنمەکەیەتی لەبەر بێبارانی چەند هاتۆ بە دیارەوە دانیشە بۆ ژیان. بەڵام جێی داخەکە ئەمڕۆ دوو قارەمان یەکێکیان دوو جار شەید بووە لەبەرەوەی پێشتر جارێککە لە پێناو کوردستانە کەمەندان بووە. ئەمەی تریش پیاوێکی ئەو ئارام ناوی بەخۆیەوە بۆ ئارام بووە، بەڕاستی ئارام بووە. جێی داخە سەرخۆشی لە کە سوکاریانەکەم، بەڵام ئەمەش کوردستانە بە خۆتان ئەزانن ئەم جۆرە کاران و کردەوانش ڕەنگە جاری کەش دووبارە بێتەوە. بەڵام ئێمە من وەکو خۆم وەکو شەخص بە تاواتی ئیدانێم کاراکە. ئەو هێزە جارێ ئەگەر پەنجەی بۆ ڕانەکێشێت وزانێ ئەو شاخەکەی با بەڕووشە و نازانم کوێکەوتون بەتاکیت دەزڕاکێشەر هەیە جاسووس هەیە. هیوادارم بڕۆن لەو قایم قامە بپرسن کە ئێستا قسێکە نێوێرایج بڵێ. من پیاوێکی عەشایرم هەرچیە بڵێم جیاوازە، بەڵام ئێستا وەک هاوڵاتی لێرەم و پێم وایە ئەمە کارێکە دیسان تاکی دەکەمەوە درندانەترین کارە ساتەکە لەسەر جانی دوو هاوڵاتی ئەم منتیقەی ڕوویدا. من لە حکوومەت نیم بڕۆن لە حکوومەت بپرسن. قوربان حیزبەکەشم من قسەکەری حیزبەکەم نیمچن ئەویش لەوان بپرسن. من وەک باسم کرد خۆم خەڵکەم منتیقەیەم وەک شەخص هاتووم، بەڵام من هاوڵاتیەکەم لێرە ئێستا هاتووم ئەو جەنازانە بنێژم وەک عادەت و تەقالیدی هەموو با و باپیرانی خۆم بەشداری مەراسیمەکەم کردو. پێم وایە ئەم کارە ساتی کە ئێستا بەسەر کوردستانە دێ دەست حکوومەتی هەرێمش دەسەڵاتی نییە لەسەری، مەگە بە قسە هەیان بووایە قسەشیان کردایە قەینا لە دەسەڵاتیان نییە.